هەست لە کۆنگرەی بەغداد و بۆ هاوکاری و هاوبەشی دەکەین کە دوێنێ لە ئوردون بەڕێوە چوو بەشداربوانی کۆنگرەکە جەختیان لە هەندێک بابەت کردەوە بە تایبەتتر با بڵێن پێویستی بنیادنانی پەیوەندی هاوسەنگ و بەهێز لەگەڵ عێراق واروها یەکێک لەو بابەتانی کە سوودانی جەختی لەسەر کردەوە باسی لەوە کردووە کە ڕێگەنادەن خاکی عێراق بۆ هەڕەشەکردن لە وڵاتانی دراوسێ بەکاربێنێت ئەمە جگەلەوەی کە هاوکاریەکان با بڵێن جگە لە ڕووی سیاسیەوە چەند بابەتێکی دیکەی ئابووری وەکو بێزکردنی ژێرخانی ئابووری لەم کۆنگرەیەدا باسکرا و تەواوی وڵاتانی بەشداربووش لەم کۆنگرەیەدا جەختیان بە پابندبوونی تەواوی ئەو ڕێککەوتن و پرس و خواسانە کردەوە کە لەم کۆنگرەیەدا قسەی لەسەر کراوە جا تایبەت بەم بابەتە محەممەد شیراز ماستەر لە با بڵێن پەیوەندیە دیبلۆماسیەکان و یاسای نێودەوڵەتی لە ستودیۆ بەیانی کورسات نیوز میوانە زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک محەممەد بەخێراتی زۆر سپاس بۆ ئێوە میوانداریە بەخێراتی دیارە با بڵێن کۆنگرەکە کە بەڕێوەچۆ کۆمەڵێک پرس و بابەتی جیاوازی تێدا باسکراوە پێشەوەی باز لە خاڵ بە خاڵیان بکەین دەمەوێت بە شێوەیەکی گشتی باسی گرنگی ئەم کۆنگرێ بکەین و بە تایبەتریش بۆ عێراق سەرەتا بینە سەر ئەوەی کە ئەم کۆنگرەیە دووەم کۆنگرەیە کۆنگری یەکەم کە کۆنگری بەغدا یەک بوو لە ساڵی 2021 لە 28 ئابا ئەنجامدرا ئەو کاتە کازمی سەرۆکە ئەنجومی وەزیران بوو لەسەر بیرۆکەی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بە هاوبەشی لەگەڵ عێراقا نۆ وڵات کۆبوونەوە لە دەرەنجام گەشتە ئەو بەرنامەی کە ئەم کۆنگرە بکرێ بە کۆنگرەیەکی ساڵانە وەزیری خارجیەکانی هەموو وڵاتان کۆبوونەوە بڕیاردرا لە دەستەری سەرۆکایەتی کۆنگرەکە بکرێ بە ساڵانە ئەم ساڵ بۆ کۆنگرەی دووی بەغا کە لە ئەردەن بەڕێواچێ ئێمال ماکرۆن زۆر مەبەستی بوو کە ئەنجام بدرێ لە دوای ئەوەی کە هەردوو سەرۆکاتێک کە هەڵبژێدران لە عێراق کۆنگرەکە ئەنجامدرا ئەم کۆنگرەیە گرنگیەکی زۆری هەیە باس لەوە ئەکرێ کە ئایانەوێست پارێزگاری لە سەروەری عێراق بکرێ عێراق وەکو وڵاتێکی گرنگ لە ناوچەکە وەکو جاران ڕۆڵی خۆی ببینێ بە پشتیوانی ئەو وڵاتانە پارێزگاری لە سەروەری عێراق هەروەها کۆمەڵێ مەلەفی تر هەیە کە باسەکرێ لە ناو کۆنگرەکە بۆ نمونە ئاسایشی خۆراک ئاسایشی ئاو بۆ نمونە بابەتی تەندروستی و ئەو هەموو نەخۆشیانی کە ڕوبەڕۆ بن چۆنەتی ڕۆبەڕۆبنی ئەو نەخۆشیانە بابەتی بەستنەوەی هێڵی وزەی کارەبا لە نێوان وڵاتان بابەتی پاراستنی سنووری نێوان وڵاتان بابەتی گەشە پێدانی ئابووری عێراق بە هاوکاری ئەو وڵاتانە کۆمەڵی بابەتی تر یەکەمکردنەوەی هەژمونی وڵاتانی تر کە وڵاتانی اقلیمی لە دەوروبەری عێراق و هەروەها نەهێشتنی ئەو هەموو پێشێڵکارانەی کە بەرامبەر بە عێراق و هەرمی کوردستانیش ئەنجام ئەدرێت لە بردوبانکردن و لە پێشێڵکردنی سنوورەکان و هاتنە ژوورەوەی هێزی وڵاتانی اقلیمی باشە دیارە کۆمەڵێک خاڵی گرنگ باسکراوە بە تایبەترەوەی کە بۆ با بڵێن هەمووی بۆ عێراق گرنگە و با بڵێن ڕۆڵی خۆی دەبینێت لە بەرەو پێشبردننی عێراقدا بە تایبەتر لە ڕۆساسیەکەەوە کۆبوونەوەی با بڵێن عێراق لەم کۆنگرێدا لەگەڵ وڵاتانی دیکە ئەمە چ کاریگەریەک لەسەر پەیوەندیەکانی عێراق بەجێ دەهێڵێت ئەوەی کە ئێستا بەرنامەی هەیە عێراق ئەوێ پەیوەندیەکی هاوسەنگ دروستکە لە نێو وڵاتانە ئەمە ئەگەر ئێمە لە ڕوویەکەوە سەیریکەین ئەمە ماوەیەکی زۆرە یەکەم کۆنگرەیە کە کۆمەڵی وڵاتی دژی کۆکاتەوە ینی بۆ نمونە ئێمە ئێرانمان هەیە لەگەڵ وڵاتانی عەرەبی بەڕێستان ئەزانن کێشیان زۆرە لە کێشەیەکی کۆن هەیە لە نێوان وڵاتانی عەرەبی و لە نێوان ئێرانە هەروەها لە تورکیا لەگەڵ کۆمەڵی وڵاتی تر بۆ نمونە میسر لە ڕابردووە لەگەڵ تورکیا پەیوەندیەکانیان زۆر ئاستێکی خراپی هەبوو ئەم کۆکردنەوەیە کە فەڕەنسا خۆی بە هەمانگی عێراق سەرپرشتیەکە ئەمە کۆکردنەوەی ئەو هەموو دژانەیە بەیەکەوە بۆی بەرنمەیەک دانرێ مەبەست لێ ئەوەیە عێراق بەهێز بکرێت لە ڕۆ سیاسی و دیبلۆماسیەکەیەوە دواتریش گەشەکردنی عێراق لە ڕێی هەماهنگگی لە نێوان وڵاتەکان پاراستنی سنوورەکانی نێوان وڵاتەکان کۆمەڵێک بابەتی هاوبەش هەیە بۆ لە نێوان ئەم وڵاتانە پاراستنی ئاسایش وەکو بابەتی داعش و ڕێکخراوەتی تێرۆریستیەکان کۆمەڵێک بابەتی تر هەیە کە بەستنەوەی وزەی هێڵی وزەی کارەبا لە نێوان ئەم وڵاتانە کە ئێستا دەستی پێکردووە لە مانگی شەشی داهاتوو با بڵێن هێڵی وزەی کارەبای عێراق بەسرێتەوە بە ئەردەن دواتریش لە بینی ئەردەن و سعودیەشە بەسرێتەوە وڵاتانی تریش هەر بە هەمان شێوە هەموویان بەسرێنەوە بەیەکەوە
کۆمەڵێ بابەتی تر هەیە کە ئەو وەزع سیاسیانی کە ئێستا لە لوبنانە هەیە لە سووریا هەیە لە یەمەن هەیە ئەمانە تەسیراتی بەسەر هەموو وڵاتەکانە بێ گۆڕانکاری ئەقلیمی نێودەوڵەتەکانی داهاتوو کە ڕوو ئەدەن ئەمانە هەمووی پشکی بەری هەموو وڵاتەکانەکەوێ بۆیە ئەم کۆنگرەیە کە ئێستا ساز کراوە مەبەست لێی تەنها هەر بەهێزکردنی عێراق و ئابووری عێراق ئەمە بابەتێکی ئەساسیە لە کۆنگرەکە بەڵام کۆمەڵی مەلەفی تریش هەیە مەسەلەی مەلەفی ناوەکی نەوەوی ئێران کە ئێستاکە ئەمە ماوەیەکی زۆرە ئەو گفتوگۆ و توێژانە ڕاگیراون لە نێوان ئێران و کۆمەلگای نێودەوڵەتی لەبرەوە لە داهاتووە بەرنامە بۆ دانرێ بۆ ئەم هەموو مەلەفا لە داهاتوە چۆن مامەڵە بکرێ و ئەگەریش ئەم کۆنگرەیە بەردەوام بێ مەلەفاتی تریش فایلی تریش داخلی ئەم کۆنگرا بێ بۆ چارەسەرکردن لە نێوان وڵاتانە. باشە لە ڕووی پاراستنی ئاسایشێکێک لەو بابەتانی کە جەختی لەسەر دەکرێتەوە بە تایبەتی ئاسایشی سنووری ئوردون و ئێرانە بەڵێ هۆکاری ئەم پاراستنە لەم سنوورەدا بۆچی دەگەڕێتەوە؟ ماوەیەکی زۆرە قاچاقی چەکە کرێ لە نێوان عێراق و ئەردەنا ئەمە خاڵێکە کۆمەڵێک ئەندامانی ڕێکخراوەتی دروستەکانی وەکو داعش لە سنوورەکان و دزاکەن چ بۆ ناو ئەردەن بێت چ لە پێچەوانەوە بێت چ لە ڕۆی سووریاوە بێتە ناو عێراق و دوای بچنە ناو ئەردەنیان بە پێچەوانەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئوردن مەبەستێتی لەگەڵ عێراقەکە ئەمە پارێزگاری لێ بکرێ ئەمە خاڵێکە بەوەی کە ئەو قاچاقی چەکە کە لە نێوانێ ئەو دزەکردنی ئەندامانی ڕێکخراوەتی دروستەکان نامێنن چکە مەترسیەکی گەورە لەسەر هەردوو وڵات دروستەکە لەگەڵ لەسەر وڵاتەکانی تریش دروستەکە ئەمە خاڵێکە بتەوکردنی پەیوەندی بازرگانەکان نێوان هەردوو وڵاتەکە لە ڕێی سنوورەکان و جەنابەت ئەزانیکەوە منفەزێکی زۆر گرنگ هەیە لە نێوان عێراق و ئەردەناکە لە تڕێبی لایەکە ئەمە زۆر گرنگە بۆ عێراق و ئەردەنیش کە زۆر بازرگانی و زۆر شتومەک لە ئەردەنەوە بۆ عێراق و بە پێچەوانە لە عێراق و بۆ ئەردەنەوە بازرگانی پێوەکرێ ئەمانە هەمووی بابەتن کە وڵاتانە بە تایبەت ئەردەن و عێراق مەسەلەی سنوورەکە پارێزگاری لەو سنوورە بکەن بۆی ئەم حاڵەتانە دروست نەبێتەوە لە داهاتوو. باشە لەم نێوەندەدا با بڵێن ماکرۆن کە پەیامێکە بۆ بۆی کە خاکی عێراق لەمەولا بۆ لەشکرکێشی بەکاردێنرێت و دەستێوەردانەکان تێدا کەم بکرێتەوە لەمڕۆ ماکرۆن دەیەوێت چی بەدەست بێنێت لە عێراقدا؟ ماکرۆن دیبلۆماسیەتێکی تازە بەکارێنێ دیبلۆماسیە تازەکەەوەی لەسەر ئەساسی بەرژەوەندی و بەهێزکردنی سیادەی عێراق سەروەری عێراق کەمکردنەوەی هەژمونی تورکیا و ئێران لە ناو عێراق نەهێشتنی ئەو پێشێڵکارانی کە تورکیا و ئێران ئەنجام بێدەن بەرامبەر بە عێراق و پێشڕکردنی سنوورەکان و بردومانکردن و هەروە هاتنەوەی هێزی سەربازی هەردوو وڵاتەکە بۆ ناو خاکی عێراق. ماکرۆن لەم کۆنگرەیە گەر ئێمە سەیری کەین کۆمەڵێ وڵاتی ئەقلیمی و عەربی کۆکراونەتەوە ماکرۆن جەبهەیەکی تازەی دژ بە ئێران دروست کردووە ئەو هەژمونەی کە ئێران هەیەی و لەگەڵ تورکیا ماکرۆن ئەوێ ئەمە کەم کاتەوە ئەوێت ئەو سەتوەی ئێران کە لەگەڵ تورکیایەک بەسەر خاکی عێراق و بەسەر پرۆسی سیاسیش لە ناو عێراقا ئەوێ کەمی کاتەوە ئەمە یەکێکە لە هەدەفەکان کە ماکرۆن ئەم هەموو وڵاتە کە پێشنیاریان کرد کۆنگرەی بەقا بکرێ وڵاتانی عەربی ئیقلیمی تایە بەشدار بنێ ئەنی ئەگەر بڕێستان سێرکەن وڵاتێکی وەکو مەسر بەشدارەتیایە وڵاتی ئیمارات بەشدارەتیایە وڵاتی قەتەر بەشدارەتیایە سعودیە بەشدارەتیایە ئەمانە هەمووی ئامانجەکەی ئەوەیە کەمکردنەوەی هەژمونی ئەو وڵاتانەیە لە ناو عێراقا پارێزگاریکردن لە سەروەری عێراقا بژانەوەی عێراق لە ڕێی کۆمەڵێک اتفاقات و ڕێکەوتنامە لەگەڵ ئەم وڵاتانە بەستنەوەی وزە لە نێوان وڵاتان پارێزگاریکردن لە هەموو ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی وڵاتانە بێتەوە مەترسی مشتەرەکۆکەوەی کە داعش کە هێزێکی یاخود ڕێکخراوێکی تیرۆریستیە کە مەترسیە بەسەر هەموو وڵاتانە ئەمان هەمووی کۆی ئەو بابەتانن کە تەکیدی لەسەرەکرێتەوە و مەبەستی سەرەکی فەڕەنساش دروستکردنی جەبهەیەکە لە وڵاتانی ئیقلیمی و عەربی دژ بە ئەو هەژمونەی کە لە ئێران و تورکیا لە ناو عێراقا هەیەنە و کەمکردنەوەی و نەهێشتنی ئەو هەژمونە. باش ئێمە هەموو کات بازەوە دەکەین کە عێراق دەستێوەردانی وڵاتانی دراوسێ بە تایبەتر هۆکار بۆ پردبوونی جارێکی دیکە فەڕەنسا ئەم دەستێوەردانە ینی بۆ کەمکردنی دەسەڵاتی ئەوان و بەیسکردنی دەسەڵاتی خۆی لەم ناوچێت نابێتە بە جۆرێک لە دەستێوەردان جارێکی دیکە؟
نەخێر فەڕەنسا هیچ شێزێکی نەهێناوەتە سەر سنووری و بردومانی سنووری عێراقی نەکردەوە و تەداخلی لە شوونی عێراقی نەکردەوە ینی هیچ کارێکی وای نەکردەوە کە بێتە مای ئەوەی کە باسی ئەوە بکرێت کە هەژمونی بە پێچەوانەوە فەڕەنسا لە ڕێی ئەو پێشنیاری کە کردی کە کۆنگری بەغا بکرێ مەبەستی لێی کە سەروەری عێراق بپارێزێ عێراق بەهێزکە دواترش گەشەی ئابووری و سیاسی و دیبلۆماسی و تەنانەت گەشەی دیموکراسیش لە عێراقا برەو پێ بدرێ ئەمە ئامانجەکانی فەڕەنسایە بابەتی ئەوەی کە ئەو کەمکردنەوەی هەژمونی تورکیا و بۆ نمونە ئێران ئێمە جەناب دەزانی کۆمەڵێ بەڵگە و هەیە و ڕۆژانەش ئەم پێشێڵکەرانە ئەنجامەدرێت لە بەرچاوی هەموو کۆمەلگای نێودەوڵەتی ئەمە سەروەری عێراق خاتە مەترسیەوە کێشەی گەورە لە داهاتوە دروستە بێت لەسەر ئەم بابەتانە لەبەرەوە فەڕەنسا ئێستا ئەوێ ئەو هەژمونەکەم کاتەوە ئەو پێشێڵکرانەی کە سەر سەروەری خاکی عێراق و کوردستانی شاکرێ ئەوێ نەیهێڵێتەوە لەبەرەوەی ئەوێ عێراقێک دروستکەن کە سەرۆرێکی بپارێزرێ و مافی هەموو نەتەوەکانی تیا پارێزراو بێت ئەمە یەکێکە لە بابەتەکان یەکێک لە خاڵە گرنگەکان کە ماکرۆن و فەڕەنسا تاکیدیان لەسەر کردوێتەوە ئەوەیە نابێ بە هیچ شێوەیە ئەو پێشێڵکەرانی بەرامبەر بە سنوورەکان و بردومانکردنی هەرێمی کوردستان لەلایەن ئێران و تورکیاوە نابێ بە هیچ شێوە بمێنێت لە داهاتوو ئەمە یەکێکە لە خاڵەکان. باشە دەکرێت بڵین ئەم کۆنگرەیە ئومێدێکی لێ چاوەڕوان دەکرێت بۆ کەمکردنەوەی پێشێلکاریەکان لە داهاتووە پابندبوونی ئەو وڵاتانە بەو ڕێکەوتنانی کە لە ناو کۆنگرەکە ئەنجام ئەدرێت یاخود بەو پرەنسیبانی کە ڕێکەوتنی لەسەر ئەکرێ پابندبوونی ئەو وڵاتانە لە داهاتووە من وەکو پێشبینی خۆم تەسەوڕ ناکەم پابندبوونێکی زۆر هەبێت بە بابەتەکانەوە کە بۆ نمونە سەبارەت بە پێشێڵکاری ئێران یاخود تورکیا من بە تەسەوراتی خۆم بەردەوامە بێ بەڵام تەسەوڕەکەم لە داهاتووە کاردانەوەی نێودەوڵەتی زۆر تونترە بێ بەرامبەر ئەم دوو وڵاتە لەسەر ئەو بابەتە لەبەرەوەی سەروەری عێراق کە تۆ هاتوویتە لە کۆنگرەیەکە بەشدار بوویتە کە باس کۆمەڵێک پێشێڵکاری کراوە کە تۆ هەر بەردەوام بی لەسەر پێشێڵکارێکە حتمما فەڕەنسا جەناب دەزانی ئەندامێکی هەمیشەیە لە ئەنجومەنی ئاسایش ینی ئەتوانێت کۆمەڵێ بڕیار پێشکەش بە ئەنجومەنی ئاسایش بکاو لە داهاتووە بۆ پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان و عێراقیش ئەمە فایلێک بەشێکە بەشێکی تر ئێمە بیرمانە چێ مەسلەی مفاوەزات و گفتوگۆکانی نێوان ئێران و کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت لەگەڵ ئەمریکا و اتحادی ئەوروپی سەبارەت بە مەلەفی ناوەکی مەلەفی نەوەوی ئێران فەڕەنسا ئێستا هەوڵی ئەوەدا ئەوە زیندوو کاتەوە ئێران ئێستاکە نایەوێت لەم کاتەیە فەڕەنسا بڕەنجێنێ لە خۆی لەوێ ئێستا پێویستی بەوەیە کە ئەم مفاوەزاتە دووبارە زیندوو بکرێتەوە ئەگەر ئێمە سەیری وتەکانی وەزیری خارجی ئێرانیش بکەین کە ئەڵێ ئێمە لە داهاتوو هیوادارین و ئەشبینین گۆڕانکاریەکی جۆری هەیە لە مامەڵەکردن لەگەڵ مەلەفی ئێرانە و هیوادارن کە فەڕەنساش ئێستا هەوڵی ئەوە ئەدا کە بۆ ئەوەی کە ئەو مەلەفە زیندوو کاتەوە ئەو مەسەلی مفاوەزاتی نێوانی ئێرانی کۆمەلگای نێودەوڵەتی زیندوو کاتەوە ئەمە بابەتێکی گرنگە بۆ ئێران لەم زیندووکردنەوە فەڕەنسا چی دەست دەکەوێت؟ فەڕەنسا ئەوەی کە ئەوێت ڕۆڵی خۆی لەسەر ئاستی نێودەوڵەتی و لە شەرقی ئەوسەتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بگەڕێنێتەوە ئەمە خاڵێکی ترە خاڵێکی کە فەڕەنسا وەکو هەموو وڵاتەکانی تر نایەوێت کێشە لە منتەقەی شەرقی ئەوسەتا شەڕ و ئاژاوە دروست بێت لەبەرەوەی لە داهاتووە ئەمە مەترسیەکانی بۆ سەر هەموو وڵاتانە بێت خاڵێکی تریشەیە کە خاڵێکی جەوهریە فەڕەنسا خۆی بە ستەملێکراوە زانێ کاتی خۆی لە اتفاقی سایکس-بیکۆ کە اتفاقیەکە کراوە ئەو خاکانەی کە لە دوای شەڕەکە لە دوای جەنگەکە بەری فەڕەنسا کەوتن هیچیان ئەو دەوڵەتانە ئەو وڵاتانە ئەو خاکانە هیچیان نەوتی تیانە بوو ئەو هەموو خاک و دەوڵەتەی کە نەوتی تیا بوو هەمووی بەر بریتانیا و هێزی هاوپەیمانان کەوت ئەمە خاڵێکی زۆر زۆر ینی گرنگە بۆ فەڕەنسا بۆی ئەمە دووبارە نەبێتەوە فەڕەنسا بتوانێت پەیوەندیەکی دیبلۆماسی بەهێز لەگەڵ ئەم وڵاتانە دروستکە کە پێگە و سنتەرێکن بۆ وزە و بۆ نەوت و بۆ غاز بۆ داهاتوش کەمە گرنگە بۆ فەڕەنسا لە ڕۆ دیبلۆماسیەکەشەوە لە ڕۆ سیاسەکەشەوە فەڕەنسا پێویستە هەژمونی خۆی بگەڕێنێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆمەڵێک حەلیفی هەیە کۆمەڵێک هێزی هاوبەشی هەیە کۆمەڵێک اتفاقاتی هەیە لەگەڵ کۆمەڵی هێزە لە ناوچەکە ئەوێ ئەمانە بپارێزێ باشە دیارە هەروەک دەزانین با بڵێن لە کۆبوونەوەکەدا باس لە وزە و بە تایبەتر
جەنگی رووسیا و ئۆکراین و کاریگەریەکانی لە سەرجیان لە ڕۆ ئابوووریەکەوە کراوە. یەکێک لەو خاڵانە هەمانگی وزەیە خود با بڵێن پرسی وزەیە. ئەم پرسە لەو کۆنگرەیەدا بەرەو کوێ دەگەیشت و چۆن باس لە هەماهەنگیەکان کراوە لەسەر پرسی وزە؟ ئەوەکو لە سەرەتای من باسم کرد خاڵی یەکەم بەستنەوەی هێڵی وزەی کارەبای لە نێوە وڵاتان کە لە بینی عێراق و ئەردەن دواتر لە بینی ئەردەن و سعودیا و لە نێوان وڵاتانی تر دەست پێکە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ بابەتی وزە. خاڵێکی تر مەسەلەی نەوت و غازە، بە تایبەت مەسەلەی غاز کە ئێستا ئیتحادی ئەوروپی زۆر کێشێکی گەورەیان هەیە لە مەسەلەی غازە. ئەمان ئەیانوێ ئەو غازەی کە لەم سنوورانە هەیە کچی لە سنووری عێراقا بێت لە ناوچەکەشا هەبێ لە داهاتووە نەیهڵن هەژمونی هیچ وڵاتێک بەسەرەوە بێت لە داهاتوە سوودی لێوەرگن ئەگەر پێیان بکرێت. ئەمە زۆر گرنگە بۆ ئەوان چکە ئێستا گەورەترین کێشەی ئەوروپا کێشەی وزەیە کە ئێمە هەموو ڕۆژانە ئەیبینین کە کێشێک لە ئەوروپا دروست بووە سەبارەت بە مەسەلەی گەرمکردنەوە غاز مەسەلەی کۆمەڵی بابەتی تر زۆر گرنگ هەیە. لەبەرەوە ئەم بابەتی وزەیە زۆر گرنگە بۆ فەڕەنسا بۆ ئیتحادی ئەوروپی ئەم پەیوەندیی نێوان فەڕەنسا و نێوان وڵاتان بە تایبەتەوەی کە نەوت و غازیان هەیە فەڕەنسا گەشەیەکی باشی پێیاوە و لە داهاتووشا بەرنامەی هەیە کە زۆر بەهێزتری کا و پشتگیریان بکە بۆی بتوانێت بێت بە فاکتەرێ بۆ داهاتوو بۆ بەدەستهێنانی ئەو وزەیە. بەڵێ کاک محەممەد بابەتێکی دیکە کامیشە لەلایەن ئێران و تورکیا وەکو دەستێشی بۆ سەر عێراق بەکاردێنرێت گرتنەوەی سەرچاوە ئاویەکانە و بەم دوایانەش بەهۆی با بڵێن تێکچوونی ژینگە لە سەرانسەری جیهاندا بارانبارین کەمبوونەوەی سەرچاوەکانیا کێشەی بۆ عێراق دروست کردووە. ئەم کۆنگرێ دەتوانێت چۆن هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە؟ یەکێک لە بابەتەکان ئاسایشی ئاو بوو کە لە نێوان وڵاتانە باس کراوە، بە تایبەتیش ئەو گۆڕانکارە ژینگەیانی کە لە عێراقا دروست بووە مەسەلەی بیانباربوونی کۆمەڵێک ڕوبەری زۆر لە عێراقا هۆ کارەکەشەوەیە کە گرتنەوەی ئاوەکەی لەلایەن ئێران و تورکیاوە. ئەمە هۆشداری دراوە بە هەردوو وڵاتەکە کە پێویستە مافە ئاسایەکانی عێراق لە ئاو ئەبێ پارێزراو بێت ئەبێ بگەڕێتەوەکو جاران. ئەمە بابەتێکی زۆر گرنگە بۆ داهاتوو لەبەرەوەی ئەو گۆڕانکارە ژینگانە کە ڕۆیان ناوە لە عێراقا تەنها لە عێراقانێ لە ناوچەکەشە هەمووی ڕۆیە و بە تایبەتیش لە عێراقا. لەبەرەوە ئاسایشی ئاوی عێراق ئەبێ پارێزراو بێت. ئەو دوو وڵاتە ئاگادار کراونەتەوە کە پێویستە مافی عێراق بدرێ لە ئاو حسەی خۆی لە ئاو بدرێ وەکو ساڵانی ڕابردوو کە هەبووە. باشە دیارە ئەم کۆنگرانە با بڵێن وەکو عێراق بەشداریتیا کراوە هەرێمی کوردستانیش لە چوارچێوەی عێراقدا لەکوێی ئەم هاوکێشەیەدا دەبێت؟ دوو خاڵ هەیە زۆر گرنگە. خاڵی یەکەم کە فاکتەرێکی زۆر گرنگە کە فەڕەنسا تاکید لەسەر کردەوە لەوێ نەهێشتنی ئەو پێشێڵکەرانی کە ئێران و تورکیایکەن بەسەر خاکی کوردستانە چی بۆ بەردومانکردن بێت چێ هاتنە ژوورەوەی ئەو هێزانە بێ. ئەمە خاڵێکی یەکەمە. خاڵی دووەم ئەگەر بێت و بابەتی گەشەپێدانی ئابووری لە عێراقا و گەشەپێدانی سیاسی لە عێراقا ڕوو بدات و مەسەلەی مافی نەتەوەکان و دیموکراسیەت بچەسپێ لە عێراقا حتمما کوردیش بە هەرێمی کوردستانەوە ئەتوانێت مافەکانی خۆی بەدەستبێنێت لە چوارچێوەی ئەو پارێزگاریکردنە لە مافەکانە کە هەیە چ لە ڕووە ئابوووریەکەشەوە ئەگەر عێراق پێشکەوێ هەرێمی کوردستانیش پریشکێکی هەر بەرەکەوێ لە داهاتوە بەڵام ئەبێ هەرێمی کوردستانیش بە عاقڵانە بە ژیرانە مامەڵە لەسەر بە مەلەفی نەوت و غازەوە بکە لەبەرەوەی ئەگەر بە ژیرانە مامەڵە لەگەڵ مەلەفی نەوت و غازە نەکرێ لە جیاتیەوەی نعمەتێک بێ بۆ کوردستان و سوودی لێ بگرێ ئەبێ بە نقمەتێکی گەورە بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان و ئەبێتە کێشەیەکی گەورەش لەواچێ بێتە هۆکاری لە دەستدانی زۆربەی دەستکەوتەکانی کورد کە ساڵانێکە خەباتی بۆکە لەبەرەوە بێ هەرێمی کوردستان زۆر بە ژیرانە مامەڵە لەگەڵ ئەم پێشهاتانە بکە زۆر مامەڵە بە ژیرانە مامەڵە لەگەڵ عێراق و لەگەڵ ئەو هەموو ڕێکەوتنانە بکات کە هەیەتی و چۆنەتی پارێزگاریکردن لەسەر ئەو دەستکەوتانی کە ئێمە ساڵانێکی زۆرە خەڵکانێکی زۆر بوونەتە قوربانی لە پێناوێ. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ محەممەد شیراز کە بەڕێزیان ماستەر لە پەیوەندی دیبلۆماسیەکان و یاسای نێودەوڵەتی میوان مقدسەکان خۆش بێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.